نەیان ترساندم ڕەگ و ڕیشەم لەم خاکەدا هێندەی تەمەنم ڕۆچووە تەنها خەمخۆران دەزانن سووتانم کارەسات بووە 200 ساڵە خزمەتی من بەردەوام و بێپچڕانە سووتاندنی پیرەدارێ هەمان بەرنامەی سوڵتانە سەیرکەن ئەمڕۆ وا دڵپیسێ ئەوەی دوژمن نەیکرد کردی عەیب و عارە قبوڵ بکرێ لە سایە و سێبەری کوردی من وەک توونی باوا عومرە لق و پۆک و نەوەم زۆرە دەبێت هەر دەنگ بداتەوە حەیران و لاوک و هۆرە بە بڕین سووتان هەڵپاچین ئەم کوردستانە تۆڵ ناکەم هێندەی باڵی مێشولەیەک سەودا بە خاک و خۆڵ ناکەم لەو ساتەوە ژیان هەیە کورد و داربەڕوو وەک دوانە پشت و پەنای یەکتر بوون و ئەو گۆچان و ئەمیش شوانە بەڕوو ڕێژنە دەست لەم نانن بیرکێ یەک و دووی تورانە زاڵمی زۆرمان بەڕێ کرد کوردستان هەر ئاوەدانە دڵنیاتان دەکەمەوە من لەسەر بەردیش بێ ئەڕوێم هەر کاتێک دار زمانی گرت من تەنها بە کوردی ئەدوێم.